دوجار هەوڵەکانی قوباتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاکام گەیشت و لە سنووری ئیدارەی ڕاپەڕی نووسنگەی پاسپۆرتی ڕانیە کرایەوە کە کردنەوەی ئەم نووسنگەیە یەکەیە لە داواکاری و خواستە سەرەکیەکانی دانیشتوانی دەڤەری ڕاپەڕین بووە لە چەند ساڵی ڕابردوو کە دوجار کانگاوەکانی قوباتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە هۆی ئەوەی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین لە بری گەڕانەوە بۆ سلێمانی لە شاری ڕانیە کارەکانیان ڕای بکەن. بەخێرهاتنی بەڕێز لیوا هەیسەم و وەفدی هاوڕێی دەکەین ئەمڕۆ ئاماز لەکردنەوەی بنکەی سێمی جوازاتی سلێمانیە لە دەڤەری ڕاپەڕین و شاری ڕانیە بۆ خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین. ئاودێر عەزیز بەڕێوەبەری پاسپۆرتی ڕانیە دوا بە دوایکردنەوەی نووسنگەی پاسپۆرتی ڕانیە ڕایگەیاند بە وڵاتیانی دەڤەری ڕاپەڕین نووسنگەی پاسپۆرتی ڕانیە یەکێکی ترە لە دەستکەوتە گرنگەکان کە بە هەوڵ و هەنگاوی تایبەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا نووسنگەی پاسپۆرتی ڕانیە بکرێتەوە و هیواشی خواست بتوانن لە ئاستی داواکاری و خواستی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین دابن. نووسنگەی ژمارە سێی پاسپۆرتی سلێمانی لە شاری ڕانیە کە خزمەت بە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین دەگەیەنێت لەم ڕۆبەدواوە هاوڵاتیانی ئەم منتیقەیە ئەم ناوچەیە پێویست ناکە سەردانی شاری سلێمانی بکەن بۆ دەرهێنانی پاسپۆرت تەنها لە هەندێک حاڵەتی ونبوون و حاڵەتی تەلەفی پاسپۆرت نەبێت ئەوەش کە پێویستە بۆ مەسەلەی مەحکەمە و ئیشوکاری شۆرتە ئەگینا هیچ پێویستێکی بە هاتوچۆی سلێمانی نابێت لێرە پاسپۆرتەکە معاملەکە دەکرێت و لێرە وەردەگیرێتەوە. من پێم خۆشە لێرەوە سپاسی هەرێکە لە بەڕێزان جێگری حکوومەتی هەرێمی کوردستان کا قوباتاڵەبانی و دوای ئەوە هەموو ئەو کەسانی کە هاوکاریان کردوین بەڕێز مامەستا جەلال کە زۆر هاوکار بووە لە کردنەوەی ئەم بنکەی ئەم فەرمانگەیە و بەڕێزان کاک عەمید ساڵح کە ئێستا لە پرساوی ئیقامەیە زۆر هاوکارمان بوو کاک عەمید سالار کە لە پرساوی پاسپۆرتی سلێمانیە کە بەڕاستی زۆر هیمەتی تیا کرد ئەم دایرەیە بە هەوڵ هیمەتی چەند ئەفسەرێکی دایرەکەی خۆشمان کە ماندوونە ناسانە ئەفسەرانی بەشی ئایتی بەشی هونەری و سەرجەم کارمەندان و ئەفسەرانی دایرەکەی خۆمان گەشتین بەو نەتیجەیە کە ئەمڕۆ ئیفتاحمان کرد. بە درێژایی چەند مانگی ڕابردوو قوباتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەنگاوەکانی بەردەوام بوو بۆ کردنەوەی نووسنگەی پاسپۆرتی ڕانیە ئەمەش دوای ئەوەی لە مانگی شوباتی ساڵی ڕابردوو عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی وەک نوێنەری تایبەتی قوباتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاست پێدرا تاوەکو بە هەمانگی وەزارەتی ناوخۆی هەرێم هەمانگی لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق بکرێت بۆ کردنەوەی نووسنگەی پاسپۆرتی ڕانیە و لە 29 نیسانی ساڵی 2018 وەزیری ناوخۆی عێراق ڕەزامەندی لەسەرکردنەوەی نووسنگەی پاسپۆرتی ڕانیە پیشاندا دوجاریش لە ڕۆژی 13 شوباتی ساڵی 2019 نووسنگەی پاسپۆرتی ڕانیە بە شێوەیەکی ڕەسمی کرایەوە. هونەر ڕەسوول گەلی کوردستان ڕانیە.